لە هەرجێکە مینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمە میوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم ئەمڕۆ لە دەباشان کۆبوونەوەی هاوبەش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە چوو دواتر وەفدەکەی پارتی دیموکراتی کوردستان سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانیان کردو لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیشا کۆبوونەتەوە بە پێ ڕاگەندراوی کۆبوونەوەکەی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەکەدا گفتوگۆ لەبارەی پەیوەندیەکانی هەردوو لاودۆخ یاریێمی کوردستان و عێراق و ناوچەکە کراوە هەروەها کۆبوونەوەی سێقۆڵی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە پێویست زانراوە دواتر قسە لەسەرەوە کراوە کە ڕۆژی سێشەمەی داهاتوو کۆبوونەوەی لوتکەی هەرسێ هێزە سیاسەکە یاریێمی کوردستان کە بەشدارن لە حکوومەت ڕێک بخرێت بە تایبەت ئەو پرسانەی کە زۆر گفتوگۆی لەسەر کراوە پرسی بابەتی موچە و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان زۆر گفتوگۆی لەسەر کراوە بڕیاریشە لە بەغدا کۆبوونەوەی لوتکەی هێزە سیاسەکانی عێراق ئەم شەو بەڕێوە بچێ ئەمەش لە کاتێکدا کە هێزە سیاسەکان لە عێراقدا لە ماوەی ئەم ساڵ هەژدە مانگەی ڕابردوودا زۆرترین ناکۆکی سیاسیان لە نێواندا بوو هەر بۆیە پێ ناچێت کۆبوونەوەی گوێەوە بە خێراییش بەڕێوە بچێت چونکە پرسەکانی پرسی چارە نووسازن لە هەمان کاتە هەرم ڕۆسەرۆکاتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ نوێنەری پارێزگاکان لەسەر پرسی بودجەی ساڵی 2021 کۆبووەتەوە دەبینین کۆمەڵێک کۆبوونەوەی چڕوپۆر لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەڕێوەیە لە قۆناغەدا لە گەرما و گەرمە میوارێدا باز لە کۆبوونەوەی هێزە سیاسەکان و پرۆسی سیاسی لە عێراق دەکەین بەڕێز کاروان ئەنوەر سەرنووسەری سایتی پیوکە میدیا لە ستۆدیۆ لەگەڵمدایە بەخێربێت هەروەها بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی لە کەرکووکەوە بەڕێزیانم لەگەڵدایە جەنابیشت بەخێربێت بەڕێز کاروان لای جەناب تو بادەست پێ بکەم کۆبوونەوەی جاری هێزە سیاسەکان لە هەرێم چۆن خوێندنەوەی بۆ دەکەن سلام بۆ سلام بۆ کاک ئەحمەد لە کەرکووکی گڕۆکڵپەوە سڵام بۆ سەرجەم بینەران هیوادارین کە هەموو ساغ و سەلامەت بین لە شێم لای ساغ بێت تیۆرێک هەیە ڕێگەر هەزار دانیشتن بکەیت بەڵام دەقێ شەڕ نەکەیت دانیشتن و دانوستانەکە ئەدگەێنێ بە ئاماژی هەر چۆنێک بێت ئێمەش لێرە گەر باز لە دانیشتن و دانوستان بکە ڕاستە ماوەیەکە ئەتوان بڵێم ساردێک لە پەیوەندەکانی حیزبە کوردستانیەکان بە گشتی دروست بووە نازانم پێیوەستە بە نەخۆشی کۆرۆنا و پەتای کۆرۆناوە یان باری سیاسەکە وای لێ کردو بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا توانم بڵم ئەم دانیشتەی کە ئەمڕۆ دەستی پێکردەوە گڕوتینێکی یاوەتەوە بە دانوستانەکان کارێکی وای کردووە کە کورد هەم دیسان خۆی حازر کات با بڵین شمشێر لە کێلان بێنێتە خەنجەری کێلان بێنێتە دەرەوە بۆ ئەوەی کە لە عێراق گوزەرێ لە 6 چونکە ئێمە بیرمان نەچێت لە کوردستان ئێمە هەرچی بکەین بەڵام لە عێراق جیاوازە حسابەکەمان هەڵبژاردننی پێشوەختی عێراق کە لە 6 حوزێران نەکرێت ئەبێ کورد بە زمانێکی نەتەوەیەوە بڕاتەوە جارێکیکە ناکرێت بەم پردبوونی ئێستەوە جاری پێشوو هەڵبژاردننی پێشووکە لە کەرکووکە دوو کورسیمان دۆڕان لە بەرخاتری ئەو پەرتەوازەیە دوو باری ئابووری و خەڵک و مائیشەت و گوزەران و موچەوک گەشتۆتە لوتکە کە ئەڵەم لوتکەیانی لە ئاستێکایە تحمل ناکرێت بە تایبەتی چینی فەرمانبەر و چینی خانەنشینەکان ئەوانی کە ڕژاونتە سەر شەقامەکانەمە سێ کورد ئەگەر بێوێت ئیداری خۆی بکات ئەبێ لەگەڵ کووردا بابڵێن قوتاری یەکخە اینجا لەگەڵ دەوڵەتانی دراوسێ لەگەڵ عێراقی عەرەبی ئەم سێ خاڵەوەی کردووە کە ئێستا هەر چۆنێک بێت پارتی و یەکێتی و گۆڕان نەکەرم سیا حیزب بەڵکو سەرجەم حیزبەکانین ئەوەی کە لە ناو ساحەی کوردستانە گڕوتینە ناوە بە خەباتی سیاسی خۆیان دانیشتن ڕێکە چارێک دۆزنەوە دانیشتن چارەسەرێک بۆ وەزعام دۆزنەوە کە چارەسەر دۆزینەوە ئاسانیە لە بارودۆخێکی ئاوایە کە سەرباری باری سیاسی ئێمە و ئابووری هەرێمی کوردستان عێراقی لە قەیرانە ئێستا کەواتە تۆ ئەگەر جاران دوو جار دانوستان کرابێت ئێستا بێت 100 جار دانوستان بکرێت ئەگەر جاران یەک جار باس لە بیر لە موچە و با بڵین کێشی ئابووری هەرێمی کوردستان کرابێت ئێستا بێت 100 جار بیر لێ بکرێتەوە بۆ لەبەرەوەی هەم چواردەوەرەکە لە قەیرانەیە خۆمان ئەزانینەوە تا وەزعی ئابووری ئێران چۆنە ئەزانی وەزعی ئابووری تورکیا و لیرەی تورکی لە چ قیمەتەکەی ئەزانین یاسای اقتیراز ئەوەی کە پێوتری یاسای قەرزکردنی عێراق کە یاسایەکی زۆر کێشمەکێشێکی زۆر گەوری لە ناو ئەوساتی خۆیانە دروستکە ئەم هەموو کێشەیە لە دەوری ئێمە هەیە ئێمە چۆن ئەبێت بێخەمدا بنیشین و یعنی بەڵکو بە دەردی کوردواتنی سەربخەینە سەرسەری ئەبێت دابنیشین ئەوەی کە ئەمڕۆ هات من بەهەنگاوێکی وای ئەزانم کە ئەکرێت لە سەرتاوە بەنجێکی مەوزعی بێت بەنجێکی کاتیبی هەتاوەکو کورد لە قەیرانی ئابوووریەکەی کە ئێستا هەیە تێپەڕێنێ ڕۆشنی وەفد بووە بەغاوەفتی تەکنیکی باسکردن لە میزانی و بابڵێن بودجەی ساڵی 2021 و دانانی پشێک یا پشتێک بۆ کورد ڕاستە پشتەکە زۆر کەمە بەڵام ئەگەر بێت و نرخی نەوت بەرز بێتەوە ئەوی کە ڕەچاو ئەکرێت دوای کەمبوونەوەی کۆرۆنا نرخی نەوت بەرز بێتەوە ئەکرێت ئاهێک بە خەڵکای بێتەوە بەڵام تا ئەو کاتە تا ئەو قۆناغە کورد
ئەبێ ماڵی خۆی یەک خاتەوە جارێکیکە چۆنێکی خاتەوە بەم بەتابەت شێوەی- ئێمە ئێستا سیرەکەین لە هەرێمی کوردستان جگەل لە یەکێتی و پارتی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ هێزی سیاسی دیکە هەیە باس. کە نوێنەرایەتیشان هەیە تەنانەت لە بەغدا ئێستا کۆبوونەوەی لووتکەی سێ قۆڵیش ئەکرێ ئەنی چۆن ئەم دوانە ڕەبت ئەکرێنەوە بە یەکترەوەکە ئەوانش هەم نوێنەرایەتی دەکەن هەم ئەوان یەکێتی و پارتی و گۆڕان لە کوردستان نوێنەرایەتیەکەن ئەوانش لە عراق نوێنەرایەتی دەکەن ئێمە سنوورێکی خۆمە سوورێکمان بۆ خۆمان دروست کردو پێڵین حەمرین لە ئەم دیوی حەمرینەوە گەر زمان هەر چۆنێک بێت بەڵام لە ئەو دیوی حەمرینەوە بێ زمانیەک بێت کورد تەنها بۆ گرەوە باتەوە ڕاستە لێرە کێشمێکی ناو خۆمان هەیە کێشی ئابوووریمان هەیە کێشی نەوتمان هەیە گرێبەسی 50 ساڵەمان هەیە بەدایان کێشەمان هەیە کە لێرولێک لێی لە گازنە لە خۆمانەکەین بەڵام بیرت نەچێت بەم پەرتەوازیەوە بڕێنەوە بەغا جارێکی کە ئەوەی کە بەدەستمان هێناوە هیچ بەدەست نایێنین جارێککە بۆیە لێرەیە ئەبێت کورد ماڵی خۆی یەک خاتەوە ئەم هەنگاوی کە ئێستا دانیشتنی سێقۆڵی ئەم حیزبانە ئەکرێت هەنگاوی دەستپێک بێ بۆ ئەوی کە هەم بۆ ڕێگەچاری ئابوووریەکە هەم بۆ گەیشتن بەوەی کە لە هەڵبژاردننی مانگی حوزێرانی ساڵی داهاتووە کورد بتوانێت پشتێک لە بەرەو بیژش نەچی هەڵبژاردننی ئەم جار هەڵبژاردنێکی زۆر جیاوازە نزیکەی 300 دایرە دەنگی تیا ئەدرێت ئەمانە هەمووی کێشن کە ئێمە ئەزمونێکی ئەوتۆمان لەگەڵی نییە دوو باری ئابووری و دیناری عراقی و وەزئی نەوت و وەزئی ئەو کێشانە ئەمانە هەمووی وە ئەخوازێت کە خەڵک بیر لەوە کاتەوە ئێستا کە من ئەبینم خەڵگێتە سەرجادە ڕژبینە ئەو بەردەفرچیەکە کرێت ئەمە بەردەفرچیە ڕاستە دەستی ئێرە و ئێرویتی هەنێک لە هەرزە کارۆمانێکە بەڵام سەری دەموچوی فەرمانبەر و خانەشینەکان کە هەمویان بێزاریکی زۆر زۆر لە چاوانە ئەبینیت لەبەر ئەوە سیاستیش ڕبتی بێتەوە بە ئابووری و خۆت باشە زانی تەخەسوسی خۆتە خەڵک بۆیە سیاستەکە بووی ئابووریکی تۆکمە و گرانبەها و بەرز بەدەست بێنێ بەڵام تو کە ئابووریت نەبوو کە ئاب معاشت نەبوو کە پاری خەوتوت نەبوو کە بانکت نەبوو کە سیستەمی بانکیت نەبوو کە سیستەمی قەرز و پێدانی قەرز و 29 ملیار قەرزار بوویت کەواتە تۆ لە لێواری هەڵوەشانەوەی سەرجەم سەکتەرەکانی ژیانی هەرێمی کوردستانی بۆیە پێویست دەکات ئەمڕۆ پێش سپەی پێش دوو سپەی بە جدی بیر لەوە بکرێتەوە کە تۆ هەرێمێکی 29 ملیار قەرزایەت و خەڵک 4 مانگموچی ساڵێکە 4 مانگموچی وەرگرتووە دوو داهاتێکی ئەو تۆ نییە سێ نەخۆشی کۆرۆنا و چواردەورەکەت بۆ مەزای ینی ئەمانە هەمووی سێکتەری خەتەرن کە تۆ ئەبێ چارەسەری بکە بەچی چارەسەرەکرێ بەوەی کە دابنیشیت لە جاتیەوەی کە ئەو ڕکابەرێکە هەیە ئەکرێت دابیشە ڕێگە چارێ بدۆزەرەوە ڕاستی ئێمە کۆمەڵی کێشی ڕێگە چارە دۆزرێتەوە بم ڕێگە چارە ئەگەر نەش دۆزرێتەوە من باسم کردوتم بەنجی مەوزعی ینی بەنجێک دۆزرێتەوە کە هەر هیچ نەبێت فەرمانبەران بگاتە قۆناغێکە ئەم قەیرانی کە ئێسایانە کە لەپەری ناوماڵە نەفرۆشن لەم قۆناغە تێپەڕن هەتاوەکو دوایەوە کە هاتوو دوای هەڵبژاردننی عراق ئەکرێت سیاسەتی عراق و سیاسەتی کورد بە جۆرە لە جۆرەکان ئاڵوگۆڕی پێ بکرێت زۆر باشە بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی کە لە کەرکووکەوە لەگەڵماندای ئەن لێ کاتە هێزە سیاسەکان کەوتونەتە خۆ بۆ کۆبوونەوە ئەنی هەم لە هەرێم هەم لە بەغدا تۆ چۆن خوێنەوەیان بۆ دەکەی سڵاو لە بەڕێست و کاکاروان لە ڕاستیە کۆبنەوەکان تا ئێستا دەرەنجامێکی ئەوتۆیان نەبووە تەنها کۆبنەوە بووە لە پێناو کۆبنەوە و هەروەها دەستیان نەخستۆتە سەر برینە ڕاستەقینەکە ئەوەیە کە خصوصێتی عێراق خصوصێتێکی تایبەتی هەیە ینی فرە پێکاتەیە فرە نەتەوەیە فرە ئاینە بەداخەوە ینی ئەوەی کە لە عێراقا یان لە بەغدایە حکمی کرد بێ هەتا جڵەوی دەسەڵاتی گرتووەتە دەست و شوێن پێی خۆی خۆش کردووە ئاسایی بووە مەسەرەن پێکاتەکانی قوبڵ بووە و دانیشتۆ مصالحەی وەتەنی کردووە بەڵام کە گەیشتووەتە لووتکە ئەوانی تری سڕیوەتەوەیە بە جۆریشی تر ئەو عقلێت و ئەو میتاڵە نەبووە کە پێشتر هەی بووە گۆڕانکاری بەسەر هەڵسوکەوتیا هاتووە لە سیستەمی حکومڕانی لە جۆر و شێوازی بیرکردنەوەکانیان بەداخەوە ینی ئەمە تا ئێستا ئەمە لە ماوەی 100 ساڵامە سروشتی حکومڕانانی عێراق بۆ و ئێستا دەرەنجامەکەی بینین بۆیە ئێستا هەم عێراق و هەم وڵاتانی هەرێمی و هەم دنیاش لە گۆڕانکاری گەورەیە مەسەرەن ئەوەی کە هاوڕێی خۆشەویستم کاروان ئاماژەی پێکن مەسەلەی قەیرانی کۆرۆنا کە لێکەوتەی ئابووری و دارایی لێکەوتۆتەوە ئەمە ناکری ئێمە بە هەندوەری نەگرین نەکەر لە عێراق نەک لە هەرێمی کوردستان لە تەواوی دنیاە بار و گوزەرانی خەڵکی شێواندووە و گۆڕانکاری بەسەراهێناوە ئەمە بەنسبەت عێراقیشەوە هەرڕاستە و بەنسبەت هەرێمی کوردستان و دووجار ڕاستە بەوەی ئەگەر عێراق هەر بەتەنیا قەیرانی ئابووری هەبێ یا قەیرانی
دیکەی دارایی هەبێ هەرێمی کوردستان قەیرانی سیاسی و اقتصادی و داراییشی هەیە ینی سێ جۆر ئابلوقە سێ جۆر قەیران ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ینی ئەگەر بێت و دانە نیشن لەسەر مێزی گفتوگۆوە دەرەچەیەک نەدۆزنەوە بۆ ئەوەی نەجاتیان بێت لەم کۆمەڵە قەیرانی کە یەک بە دوای یەک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بە نەتیجە دەرەنجامی خراپێ بێ و بە دووری نبینم ینی مەترسی گەورە لەسەر قواری هەرێمی کوردستانیش دەرەنجامە خراپەکە چی ئەبێ هەر بریتە بێ لەوەی کاڵی لە کۆتای قسەکان تاماژەر بۆدا کاریگەری خراپی لەسەر قواری هەرێمی کوردستانە بێت بە بێگومان چونکە ئەگەر ئێستا ببینین ئێستا دەنگێکی ڕەوا هەیە بۆ ئەوەی کە داوای ئەوە کە بودجەکەی بگەڕێتەوە سەر بەغداوە لە بەغداوە ڕاستەخۆ موچەکەی بۆ بێ و لە هەرێمی کوردستانە دابش بکرێ ئەمە من دەزانم ئەمە لەکەوتەی خراپێ بێ لە ڕووی سیادی هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە حکومڕانانی هەرێمی کوردستان کارێکی وایان کردووە کە خەڵکی کوردستان دوای 30 ساڵ داوای ئەوە بکەن موچەکانیان بژێوی ژیانیان سەرچاوەکەی بگەڕێتەوە بۆ بەغدا ئێمە دەزانین خۆ بەغدا لەبەر خاتر کوردینی ئەمە بکە ئەگەر ئەمەش بکە بۆ ئەوەیەتی کە ئەو سیادەکەمەی کە ماویشێتی هەرێمی کوردستان لە دەستی دەریبیانی بەڵام ئەوە خۆ خەڵک نییە ئەمەی کردووە بەداخەوە عقلی حکومڕانی کورد و ئەوانەی کە پلان داڕێژەری حکومڕانی کوردن لە هەرێمی کوردستان دۆخێکی وایان دروست کردووە کە خەڵکی کوردستان ڕەتیان کاتەوە یا بە دیوێکی ترە لە دژیان بوەستێتەوە ئەمە بۆیە ینی دەڵێم ئەمە هەر کاریگەری ئابووری و دارایی بەدوایە نایە کاریگەری سیاسی و سیادیشی بەدواوە دێ بۆیە دەبێ هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ئاگدار بێ لەم دۆخە ینی ئەگەر بێت و لە هەر چرکە ساتێکە ئەمە ڕووبدا دەبێ هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە کە وردە وردەوە ئەو سیادی کە ماویشێتی لە دەستێدا و قواری هەرێمی کوردستان ئەکەوێتە مەترسیەوە بەم جغرافیایی ئێستای بۆیە یعنی ئەمە بە نسبەت هەرێمی کوردستانەوە دوجار ئەو لێکەوتە سیاسی و با بڵین نەتەوەی نیشتیمانیانی کە لە ناوچەدا بڕێنراوەکانیشێ جۆریشی ترە لە قەیرانی سیاسی و با بڵین اقتصادی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووەتەوە بە دوو جۆری یەکەمی ئەوە بووە کە تا 2017 نەوتی کەرکووکی لە ژێردەسا بۆ ئێستاوە نەماوە دووەم ناوچە جوگرافیەیەکی پانتایەکی گەورەی لە بەردەسا بۆ ئێستا لە دەستی دەرچۆ و سندراوەتەوە لی بۆیە ئەمە وای کردووە کە جارێکی تر مەسەلەن کێشەی اقتصادی و کێشەی خاکی بۆ دروست بێتەوە ئەنجا ئەمە لە دەرەوەی هەرێمی کوردستان ناو هەرێمی کوردستانیش ئەو کێشە و ئاریشانی کەیە ئەمە بۆ خۆی بەڕاستی مەترسی گەورن لەسەر بەڵێ زەحمەت کوردستانەوە دەبێ بە زووی بیری لێ بکرێتەوە لە پێش لە قسەکان تاماژت بۆدا برینی ڕاستەقینە ئەبێت دەستی بخرێتە سەر ئەم برینی ڕاستەقینە چییە لە عراقدا تا دەستی بخرێتە سەر ئەم بارودۆخێکی ئێستا لە عراقدا هەیە هەم سیاسی هەم ئەمنی هەم ئابووری بۆ ئەوە ئەشێت کە بڵێن کێوای لە عراق کرد یاخود دەبێت بیر لە چارەسەرەکە بکرێتەوە بە خێرایی چارەسەرەکە یعنی زۆر ئاسانە و پێویستی بەوە ناکە ئەمە بەڕاستی ئەمە مەسلەی زەڕە نییە ئەوەندە قوڵ و گران بێ کەس نەتوانێت عقلی بەسەرامشکە ینی دەیان خەڵکیان بە موچەی زۆر قەبەقەبەت دامەزراندەوە بە ڕایۆشکار ئەی بۆ نایەن ئەم ڕێوشوێنانیان پێپشاندن ینی با حکومڕانانی کورد کاکە برینە ڕاستەقینەکە ئەوەیە لەناو خودی هەرێمی کوردستانە چیتر یعنی تاگڕەوانە تاگلایانە حکومڕانی نەکرێ ئەوەی کە بەشدارە ئەوەی کە هاوبەشە وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکرێ ئەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش یعنی دەبێ ئێمە یعنی من نازانم کەسمان پێمان خۆش نییە ینی کورد بەشێک بێ بەشێکی بچووک بێ لە عێراقی عەربی هەمومان حەزمانە کرد ئێستا دەوڵەتی کوردستان هەبوایە نەکرد ئەم بەشەی کوردستان هەر چوار پارچەکە بەڵام ئەمە واقعەکە و دەبێت تۆ مامەڵی لەگەڵا بکەیت عێراق ئێستا ئێمە ئەمری واقعە ئێمە لە چوارچێوەی سنووری جوگرافیایی دانپێنراوی نێودەوڵەتی عێراق داین هەرێمێکین لەو چوارچێوەیە داهات و بودجەمان لە یعنی دیقەت بدە بەو هەموو نەوت و سامانە ژێرزەوی کە هەمانە ئێستا شامان لەوەیە کە حکوومەتی عێراق نەوتی سپیمان بۆ منێریە کاکە ینی ئێمە دەبێ بزانین حەجم و قەبارە و توانای خۆمان چەندە اینجا بیر لەوەکەینەوە کە بەغدا تەرکەین بۆیە دەبێ بگەڕێنەوە بۆ بەغدا لەگەڵ هێز و لایەنە شیعەکان من ناڵێم یعنی هەموو خەتاکەی هەرێمی کوردستانە بەشی زۆری ڕەنگە ئەو خەتایە بگەڕێتەوە بۆ بەغدا بەڵامەوە لە نەتیجەی ئەوەیە کە هەرێمی کوردستان پشتی لە بەغدا کردووە دەبێ لە باتی ئەو وەفدانەی کە
دەڕۆژارێکەچن بۆ بەغدا و بەدەست بەتاڵی ئەگەڕێنەوە ئەم جارە زۆر تەبیعیە با سەرۆکی هەرێم بڕوا با سەرۆکی حکوومەت بڕوا بە بەرپرسی یەکەمی حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بڕۆن لەگەڵ کەس و با بڵێین کەسایەتی یەکەم و مەسئولی حزبی یەکەمەکانی حزب و لایەنە شیعەکاندا بنیشن بە ڕاشکاوی باس لەوە بکەن لە دوای خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال بۆشاییەک دروست بووە ئەو بۆشاییە بێ هەوڵدەن بە هەمویان ئەو بۆشایە پڕۆ بکەن ئەو لێک دوورەی کە دروست بووە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو ئەو کەلێن و برینانە ساڕێشکەنەوە ناکرێ هەروە ینی نەحکومڕانی واکرێ نەبڕێوەبردننی خەڵک وا ئەکرێ دەبێت چارەسەرێکی ڕیشەیی بۆ بدۆزرێتەوە یعنی بڵین کاکە گیان ڕاستە ئێمە کوردین خاوەنی شوناس و نازنامە و کولتور و زمان و مێژوویکی تایبەتین بەڵام ئێمە بەشێکین لە چوارچێوەی عێراقدا و دەستوریەکمان بە هاوبەشین و زۆر باشە ئیلتیزام بە دەستورەکەن ئەوە ئێمە لە ئێوە زیاتر سوور دەبین لەسەر جێبەجێکردنی دەستور ئەوەی کە هەیە بە دەستور و بە قانون و یاسا کارپێکراوەکان قسەی خۆیان بکەن من دڵنیام هەرێمی کوردستانی باتەوە بەڵام ئەمان لە دوور و ئەوان لە دوور بڕوان ناکەم یعنی کێشەکان قوڵترە بنەوە زۆر باشە بەڕێز کاروان ینی بەڕێز ئەحمەد باسی لە تاکڕەوی و لە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە لە بەرامبەرە یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێک لە هێزە حکومڕانەکان لە هەرێمی کوردستان نەک تەنها لەم کابینێدا باز لە شەراکەتی ڕاستەقیناکە کۆبوونەوەی سێقۆڵی نێوان ئەم سێ هێزە سیاسیە ئەتوانێت سەرەتایەکی گرنگ بێ بۆ دروستکردنی شەراکەتێکی ڕاستەقینە و کۆتایی هێنان بەم تاکڕەوەی کە بەڕێز ئەحمەدی ژاماژی پێدا ڕام لەگەڵ قسەکانی کاک ئەحمەد ڕەفیق زۆر ڕاستە ینی ئەوەی کە لەو کێشانی کە من باسم کرد هەنی کێشە هەیە کە گیرۆدە بووین بەدەستیەوە بەڕاستیەک لەوانەیە حیزبی حاکم دروست بووە ئێستا حیزبی حاکم کە بە زۆری نەحساب لەگەڵ کەمینەیە بکات لە ناو پەرلەمان و لە ناو دەسەڵات و لە عیلاقاتی دەرەوە و دیبلۆماسیەت و ئەمانە وەزع بوونی لێ کە ئێستا لی هاتووە ئەجینا مەسەرەن شەراکەتی ڕاستەقینە ئەوەیە کە تۆ لە دەوڵەتەکە بێکەوە بیت لە هەرێمەکە بێکەوە بیت چونکە ئێستا کە شەڕێکە بێت بەسەر لەم بۆ نمونە کە داعش هێرش دەکاتە سەر کوردستان هێرش ناکات سەر پارتی بەتەنها لە 1650 شهید 1100 شهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە زۆرفێک وای کردو کە دەنگی کەم بێنێ لە پەرلەمان بۆیە زین تو سێرەکەی لە انشقاق و جابوونەوە ئەوە مۆزوعی ترە مۆزوع ئاوی زۆر کێشێت بەڵام لێرەیە کوردستانی هەمووانە چه کوردستانی گەیان بەم ڕۆژە ئەگەر بی لە شەراکەتێکی ڕاستەقینەوە کۆتایی بەمە نەکرێتەوە بێگومان چەندین جار لێرو لێ کاتی ئەوە هاتووکە ئیتر ئێساتی بە حسابی زۆرین و کەمینە حساب نەکرێت لە بۆ لەبەرەوەی کە کوردستان بەم هەناسەیە ناڕوا بەڕێەوە ئەم ئیفلیجبوونێکی ئێستا من باسم کرد کە لە ساڵی 2014ەوە ڕاستە شەڕی داعش هۆکاری هەنێک لە هۆکارەکان گەڕایەوە بۆ شەڕی داعش و ئێستش کۆرونا بەڵام ئیفلیجبوونێک هەیە کە خەریکە با بڵێم دوو دەوڵەت جای بێتەوە زۆنی زرد و زۆنی سەوز ینی وای لێ هاتووە کە ئێستاتێک و دوو حسابی زۆر جیاوازی بۆ کرێ پێشوانە بوو بەڵام یان ئەوەیە ئێستا یان ئەوەی یەکجار جای بێتەوە بە لا مرکزەتی ئیداری و دارایی بەجای بێ یا ئەوەیە بێ حکومت بێت ینی ئەوەی کە لە هەولێرەکرێ بێت بەدیلێکی باشە بۆ قۆناغا بۆ ئەم قۆناغە ئەتوانم بڵێم ئۆپشنەکان زۆر یەک لەوانە کە ئەڵێن لا مرکزەتی مالی و ئیداریەکە کە لە دەستورا هەبێت و لە ناو دێباجی کاری حکومەت و کابینی نوێما هەبێت ئەکرێت وەکو تێستێک بەکاری بێن چونکە ئێمە بیرت نەچێ گەر باز لەوە بکەین کابینە و کانتۆنەکانی ڕۆژاوا ئەزمونێکی سەرکەوتویان بەدەستێنە کە سەربەخۆی خۆیان وەرگرت لە سووریا سێ کانتۆنیان دروست کە خۆیان توانیە کانتۆن دروستکەن و بەوەکو ئێمە حکومەتێکی مرکزی بێت لە قامیشلەوە بۆ نمونە حکمیان بکرێ بەڵام دەستکەوت کە لە ئەزمموی لە فەشەلی ئەزمموی ئێمە ئەوان توانیان ئەو ئەزمموی خۆیان بە شێوێ بکەن کە ئەم کانتۆنانە بۆی کورتتر بێ پوختتر بێ وحدەی ئیداری با بڵین یەکە ڕێبەریەکان تۆکمەتر بن وەکو ئیسەکە کۆبانی هەیە و ئەفرین هەیە و مەسەرەن قامشلۆ هەیە ئێمەش ئەکرێت ئەوە یەکێ بێ لەو حاڵەتانە کە حکومەتێکی تۆکمەمان هەبێت لە مرکز بەڵام دوو کانتۆن بێت دوو ئیدارە بێت ئەم دووداری من بۆچی بۆ ئیمزایەک سەرکەوم لە بەسارێ بڕۆمە هەولێر ئیمزا بکەم و بۆ شەو بگەمەوە سلێمانی کەسێک لە هەڵەبجۆ بۆ بڕە لە کەلار و بۆ بڕە ئەگەر وحدەی ئیداری هەبێت ئەمە یەکێکە لەو چارەسەرانی کە ئەکرێت لە تاگڕەوی لە نەزاری و تیۆری حیزبی حاکم ڕزگارمان کات ئەزمونە ئەتوانین بەکاری بێنین چونکە ناڵم سەردەمی شەڕی ناوخۆ بەڵام وەک ممارەسە کراوە کە بە 25 دراو حکومەتی سلێمانی بەڕێوە چووکە گومریش نەبوون و کاتیا نەوتیش نەبوو بەڵام خەڵک هەسەکەم کە لە کاتی خۆیان موچی وەرگرتووە ئەمانە ئەزمون ئەکرێ بەکار بێت بەڵام تۆ ئەگەر بتەوێت دابنیشیت هەرێمەکەت بگەینیتەوە ئاستێکە بەپی ئەو سەرۆت و سامانی کە هەتا ڕفتار بکەیت بەپی ئەوەی کە کورد دەوڵەمەندترین وەک میلەت دەوڵەمەندترین میلەتە یعنی ئەگەر بیت
مەسحێکی جیۆلۆژی بۆ کوردستان بکەیت لە نەوت و لە غاز و لە ئاو و لە هەوا و لە خاکی بەپیت و لە شاخ و لە سیا ینی هەموو سێکتەرەکانی ژیان و ڕەفاهێتی خۆش گوزەرانی تایە بەڵام کە سەیری ژیانی خەڵکەکەیت مامۆستای دامەوە 55 ڕۆژە معاشی وەرنەگرتووە ئەی تۆیتر غاز 3 ملیار متر سێجا غازی چەمچەماڵت بۆ چییە بەحرێک دەریایەک لە نەوتی ژێر زەویت بۆ چییە شاخ و داخ و ئاوی شیرینی سیاحەت و خۆشگوزەرانی و سەفرت بۆ چییە ئەی تۆ باش بێت شراکەتی ڕاستەقینە لە حکومڕانی یەکسانە بە میلەتێکی خۆشگوزەران ئەکەوێتۆ سەرنەوەی شراکەتەکە ئێمە ئەزمونێکمان هەیە تۆ سیری خۆمان بکە با من نمونی عێراقی بێنمەوە 80 ساڵ چوونە حکومی عێراقی کرد 40 ساڵی لەم هەشتایە بەعس حکومی کرد بە ئاگر و ئاسن و سژن و سێدار و تعزیب حەڤە ساڵ شیعە حکومداریەکەات لەم کۆی لە 1920ەوە هەتاوەکو ئێستا کورد کە توانی بێتی هەناسەیەک و قسەی کێبێ شەریکێکی ڕاستەقینە لە عێراقا بێت سەردەمی حکومڕانی مام جەلالە 2005 بۆ 2012 تا ڕۆژی نەخۆشکەوتنی مام جەلال لەو 7 ساڵەیە ئەوەی لەو 7 ساڵەیە کورد بەدەستی هێناوە لە شەراکەت و لە دانانی دەستور و لە داهات و لە داڕشتنی ژەرخانی ئابووری هەرێمی کوردستان بە پاری بەغدا کەڵم بە پاری بەغاوە ناڵێن مەگو دراوسیە کە باسی دراوسیانەکە نەخێ ئێمە کە مامجارە سەر کۆمار بوو سەرکوماری عێراق بوو لەو 7 ساڵەیە بەقەت هەر 80 ساڵەکەی حکومداری عێراق بە شەراکەتی ڕاستەقینە بۆ تیۆری کە تو باسی ئەەکەیت شەراکەتی ڕاستەقینە و مامجلال توانی بۆ کوردی بپشڕێ لە هێزی پێشمەرگەوە لە داهاتەوە لە سلفی عقار و کە خۆمان کە هەموو ماتیانەشیاوین باسی زۆر ناکەین باسی چەند ساڵێک لەمە پێشەکەی ئەو شەراکەتی ڕاستەقینەیە بتێ بە شەراکەتی ڕاستەقینە بژیت ئەبێ بەم شێوەیە بژیت بەڕاستی شەریک بەڵام نە من مافی خۆم بۆ خۆم و مافی تۆش ئەخۆم ئەمە نایە بە شەراکەتی زۆر باش هەر لەسەر بابەتی شەراکەتی ڕاستەقینە بەڕێ زەحمەت شەراکەتی ڕاستەقینە لە حکومڕانی هەر لە هەرێمدانە یاخود لە تەواوی پرۆسی سیاسی عراق و حکومڕانی عراق هەستی پێ ناکرێت بەڵێ کاک یوسف یعنی خۆ ئێمە کە گلەیی یەکەین یا ڕەخناگرین مەبەسمانە ماڵەکەی خۆمان ماڵێکی یەگرتوو بێ ماڵێکی تەباو بەهێز بێ خۆ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرێ یا لە ئەوەی لە عێراقا گوزەرێ زۆر لە هەرێمی کوردستان باشتر نییە بگرە زۆر خراپتری شایانی بەڵام ئێمە جارە ناومان خۆمان دەست پێکەین بۆی ئەڵێ ئینسان پێشەوەی ڕەخنەی بەرامبەرەکەی بکات جارێ لە خۆیەوە دەست پێ بکات کەم و کورتیەکانی خۆی چارەسەرکە ئەنجا ڕخنە لە بەرامبەرەکەی بگرێ ئەوەی ئێمە ئاوایە بزەبت بەتەئکید لە عێراق شەراکەت نەماوە ینی لە دوای خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال شەراکەتی ڕاستەقینە لە عێراق هەستی پێ ناکرێت ئەنجا ئەمە نازام یعنی ئەمە ئەگەڕێتەوە بۆچی لە دوای خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال ئەمە کۆتاییات ئەم شەراکەتە نەتواندرا ئەو ڕێڕە و ڕێباز و ڕێچکەی خوا لێ خۆش بوو سەرۆک مام جەلال درێژە پێ بدرێ یا ئەوەی کە لە دوای ئەو با بڵێین ئەیویست قیادەی ئەو جەبهەیە بکە کە لە بەغدایە نوێنەرایەتی کوردەکە وەک بە هەڵە دابرا یا خۆی وایە پێ باش بوو کە دوورکەوینەوە لەو ناوەندە استراتیژیی کە قوڵایی استراتیژی کووردە لەم بەشەی کوردستان نازانم هۆکارەکە چێ بەڵام شەراکەت نەماوە لە عێراقا کە لە عێراق نەماولانی کەمبا لە ماڵەکەی خۆمانە ئەم شەراکەتە ڕاستەقینەیە دەستە بەر بکەین یعنی بە چاوی کەمینە و زۆرینە لە پێکاتەکان یا لە حزب و لایەنە سیاسیەکان ئەو نەمانی شەراکەتی ڕاستەقینە لە عێراقدا هەنی زیانی بە پرۆسەکە بە تاواتی گەیاندووە بێگومان کەواتە لە کوێ دەرکەوتووە زیانەکانی هەر بۆ نمونە زیانەکانی لەوەیە دەرکەوتووە مەسەلەن بۆ نمونە بڕینی بودجە و موچەی هەرێمی کوردستان یعنی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بڕوانەبوونە بە شەراکەت و بەشداری ڕاستەقینە لە عێراقی فیدراڵی مەسەلەن ئەمە یەک دووەم پەرچەکردداری ئەوە کە بینیمان ئەنجامدانی پرۆسی ڕێفراندۆم بوو باشە دواتر پەرچەکردارێکی زۆر تونترمان بینی کە هێزی عسکەری دەقالەتی کرد ئەویش دەست بە سەراگرتنی ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان بوو ئەمانە یعنی هەمووی یەک بە دوای هەڵە بە دوای هەڵە ینی ئەبینین عاقیبەتەکەی چی بوو عێراقی گەیاندە دۆخێک کە ئێستا قەیرانی ئابووری و داراییشی هاتۆتە سەر و لێکترازان هەر لەگەڵ کوردان ڕووی نەداوە ڕەڕاستیە لە بەغدا لەگەڵ کۆی حزب و لایەنە ناوخۆی شیعی شیعەکان و هەروەها سنی سنیەکان و سنە و شیعەکان و شیعە و سنەکان یعنی پەرتەوازەیەکی زۆر هەیە لە بەغدا و لە عێراقا
یعنی ئەگەر بەراوردێکین بە هەرێمی کوردستان با بڵێن ئەو کێشە و ئاریشەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە با بڵێن یەکترازانی حزبی یا با بڵێن نەبوونی شەراکەتی ڕاستەقینە بەو ئەندازەیە نییە کە ئێستا هەرێمی کوردستانی تایە بەڵام دەمانوێت نەگاتە ئەو دۆخەی کە ئێستا بەغدای تێکەوتووە لە ڕاستیە چونکە بگاتە ئەو دۆخە ئەدەبێت چاوەڕێی یەکترازە بە کوردەکەی چاوەڕێی شەڕی ناوخۆ بکەی چاوەڕێی زۆنی یەکترازانی زۆنی زەرد و سەوز بکەی کە هەمومان نزیکەی 17 ساڵە چاوەڕێی ئەوەین کە بە یەکجاری کۆتایی بەو تارمایی دوو ئیداری بهێنرێن نەک ببێتە دوولەتەوە بۆیە یعنی هێشتا با بڵێن ڕاستە یعنی با بڵێن کاتێکی زۆری بەسەرا ڕۆیشتووە و خەڵک بێتاقەت بۆ بەڵام ئێستاش زووە درەنگ نییە ئەتوانین بەپەلە با بڵێن کۆنگرەیەکی نیشتیمانی هەر ناویی لێنەی کۆنفرانس نازانم چی لێنەی لە هەرێمی کوردستانە شتێکی وا ببەستێ بۆ ئاشبوونەوەی کۆی حزب و لایەنە سیاسیەکان بە پێی با بڵێن پێدراوە مێژووی و ئەو قوربانیانی کە حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان هەیەە لە هەرێمی کوردستان بە پێی ئەو مێژووی خۆیان پشکیان پێ بدرێەوە بەشداریان پێ بکرێەوە شەری بکرێن لە حکومڕانی هەرێمی کوردستان و هەروە یعنی من تێناگەم مەسەرەن زۆر تەبیعیە یعنی چی تێچی ئەگەر بەڕێسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگێکا 3 ڕۆژ لە هەریم لە سلێمانی بێ بچێتە ڕاپەڕین بچێتە ناوچەی بادینان مەسەن لەوێ لە مانگێکا 2 ڕۆژ 3 ڕۆژ ڕایکردنی ئیش و کارەکانی حکومەت لەوێ بێ بچێتە شارە زوور بچێتە گەرمیان زۆر تەبیعیە بچێتە منطقەی دیانە و سۆران ئەمە ئەوە ئەگەیەنیە کە نیەتێکی باشەیە بۆ بەڕێوەبردنی حکومڕانی لێرەمی کوردستان و کۆی هەموو ئەوانە ژیانی دەمێ ئەوەتان بیر بێنەوە ینی هەر ئەمڕۆ گروپێک لە مامۆستایانی ناڕازی بەرامبەر بەو بێموچەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان کە لە ناوچەدا بڕێنراوەکانن بە تایبەتی لە کەرکووک یعنی بەڕاستی گەیشتۆتەوە ئاستەی ئێستا خۆیان داواکەن مەسەلەن ڕاژەکانیان لە سەر هەرێمی کوردستان و بگوازرێتەوە بۆ بەغدا ئەمەە نەتیجەی چیە نەتیجەی ئەوەیە کە نەماتوانیەوە بە شێوەیەکی معقول بە شێوەیەکی شایستە حکومڕانی یا سیستەمی حکومڕانی بەڕێوەبەرین ژمارەکەشیان نزیکەی 10,000 بەس مامۆستا بێ ئەگەر حسابیکەین زیاتر لە 20,000 فەرمانبەری هەیە لە ناوچەدا بڕێنراوەکان هەرێمی کوردستان ینی ئەمە سەرەتایەکی خراپە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان شایستەی بابەتی شەراکەتی ڕاستەقینە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ینی مەبەستم شەراکەتی ڕاستەقینە لە بەغدا هەر تەنها لە ڕووی سەربازیەوە کاریگەری لەسەر و ناوچانە بۆ کۆی لێکەوتەکانی ڕێفراندۆم و ئەو پرۆسە سەربازێکە کردیانە سەر ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان یاخود لە ڕووی خزمەتگوزاری و ئاوەدانیشەوە کاریگەری هەبووە لە سەرتان حەزەکەم بزانی ئێستا کەرکووک بە زبڵدانێکی گەورە چێکاکەیانی ئێستا عەرەب و تورکمان خۆیان داواکەن کورد بەڕۆیان بەرێ بەڵام بەداخەوە لە ناو کوردیشە دەنگێکەیە کە موچەکەی بچێتەوە سەر بەغدا ینی جۆرێک لە هین دروست بووە با بڵێن جۆرێک لە فەوزا دروست بووە هەم لە بەغدا و هەم لە هەولێر بۆیە ینی دەبێ بەڕاستی ینی هەرێمی کوردستان بەخۆیان بچێتەوە بۆ ئەوەی لایەنی کەم ینی وەکو چاودێریەک چاودێری ناوچەدا بڕێنراوەکانیش بکەوە خۆی بەخاوەنی ئەم ناوچانە بزان و لەگەڵ بەغدایە بێتە سەرخەت کەرکووک و ئەم ناوچە با بڵێن هەر لە شنگالەوە تاگاتە خانەقین هەر بە سەربازگە نەکراوە ینی لە ڕووی خزمەتگوزاریشەوە تەراجوعی کردووە وەک پێم وتی ینی کەرکووک بۆتە زەبڵدانێکی گەورە ئێستا و هەروەها پارێزگاری بە وەکالەت یا پارێزگاری سەپێنراوی ئێستای کەرکووک هیچ پرۆژە و خزمەتگوزاریەک نابە بۆ گەڕەکە تازە دروستکراوەکان کە لە 100% دانیشتوانەکەی کوردن ینی ئەمە بۆ خۆی گەورەترین کێشەیە تۆ ماوەی 6 ساڵ پرۆژەی خزمەتگوزاریت بۆ نای تۆ قیرتاوکردنی گەڕک و کۆڵانتەوێ بردننی شەبەکەی ئاوڕۆتە بێ کۆمەڵێ ینی پێداویستی کارەباتەوێ یعنی کارەباشی نیە ئێستا کەرکووک لە ماوەی 24 سەعاتە باوەڕەکەم 8 ساعات حەوت بۆ 8 ساعات کارەبایە ئەمە بۆ خۆی گەورەترین با بڵێن کێشە و گرفتە کە ئێستا ڕوبەڕووی کەرکووک بۆتەوە ڕوبەڕووی ناوچەدا دابڕێنراوەکان بۆتەوە بۆیە یعنی من کام وایە لە حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان مزنەوەی گۆڕانەوەوانی کە پێکەنەری سەرەکین لە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی کۆتایی بەو کێشە و ململانێ لاوەچیانە بێنن لە هەرێمی کوردستان فریای ئەم ناوچانە بکەون ئەم ناوچانە
لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی تاریخیەوە لە ڕووی ئابوووریەوە کاکە پشتیوانیەک و قەڵغانێکی بەهێزە بۆ هەرێمی کوردستان ئەبینین لە دوای زۆر باشە بەڕێز 16 ئۆکتۆبەرەوە ئابووری هەرێمی کوردستان ڕوبەڕووی داڕمان بۆتەوە. زۆر باشە بەڕێز کاروان لە ئێستادا و لەو بارودۆخە سیاسیە شڵەژاوی کە لە عێراقدا هەیە لەو بارودۆخە خراپە ئابووری و ئەمنی کە هەیە هەست بە مەترسی ئەکرێ لەسەر هەرێمی کوردستان؟ سەرەتا کاک ئەحمەد وێنەیەکی زۆر تراژیدی و ناخۆشی یاینە بەڕاستی ناوچەی کەرکووک و دەوروبەری کەرکووک بێگومان شتێکی چاوەڕۆن کراوە یانی تۆ سیاسەتی چەوت پەرچەکردار و کاردانەوەی زۆر خراپی لێکەوە تۆ ئێمە بۆ خۆمان دەوڵەت بووین بیرت نەچێت پێش ڕیفراندۆم کورد دەوڵەتێک بوو بۆ خۆی ینی تەنانەت ئاسمانی عراقی بەکاری ناو پرسی بە عراق نەکردووە کە ئەمە لە ڕێکەوت نامنێ و دەوڵەتەکانە ناکرێت تو دەوڵەت نەبێت و ئاسمانت هەبێ ئێمە ئاسمانمان هەبوو زەویمان هەبوو ژێر زەویشمان هەبوو ئەمەڵام خۆمان هەستین لە خۆمانمان تێکگاوە کارگەیشتەوەی کە ئەو بارودۆخی کە کاک ئەحمەد ئێستا باسی کرد لە دەرەنجامی ئەو نالۆجیکیە لە سیاسەتی ئێمەیا بوو ئەجینا تۆ دەستبەری بۆ بەردێک نەتوانی بەرزی کەیتەوە بێگومان زەرەر لە خۆشت ئەیت بە چواردەوەرەکەشت بێگومان ئێستاتیش من پێ دەڵێم ئەو بیرکردنەوەی عەرەبی عێراق پێش ڕیفراندۆم و دوای ڕیفراندۆم زۆر جیاوازە لە پێش ڕیفراندۆمە جیاوازەکەی لەوایە ئێستا ئەوان پێش شتێکی پێوتری دیکتاتۆریەتی زۆرینە ئەوان بەم ڕفتارە هەڵسوکۆ دەگەڵ تۆکەن ئەشتوانن بیکەن بۆ لە بەروی تۆ ڕۆژێک لە ڕۆژان بە ئەوان تۆ حکوومەتێکی داگیرکرد بەڵام تۆ ئێمە دراوسێکی باشە بین لەگەڵتانە ئەوتانێ ناگرینەوە کۆمەڵ شتیان باس کردو بە پێی با بڵین پەیمان نامەنی و دەوڵەتەکان کە ناکرێ بەم شێوە تۆ سکوت بکەی بەڵام ئێستاتی ئەوان ژەتوانن بەڵێوەست پەرلەمانی کە 328 کەسی تیدایە چەندی میتە 56 کەسی کوردی ئەگەر هەمووی بێکەوە بین و بتوانین لەم حاڵەتە بێگومان دەست پێش خەری کردو بۆ ئەمە و ئێساک پەرچەکردارەکە لە عەرەبە ئێستا بێگومان من ئەمە ڕێی خۆم و ڕێی هەموو خەڵکی ژوایی بینێ ئێستا ئێمە باسم کرد سەردەمی مامجلال سەردەمی زێڕین بوو بەڵام دوای ئەوە ئێمە هەستاوین زیاتر لە دە ئیتفاقمان لەگەڵ عراقی عەرەبیە ئیمزا کردووە لەسەر 250400 میلیارد نازانم چی یەکشتمان جێبەجێ نەکردووە ئێمە ئەنێ هەمومان کوردین و ئەمەش باشە زانین کە تو من دانیشم لە ئەو بەرنامە لەگەڵ کەناڵە عراقیەکانە کە بەرامبەرەکەم ئەمانم هەموو پیاڵێ بە دۆکمنت پێم بۆم باسەکە ئەڵە وەرە تاوەکو سەر 2023ەوە تاوەکو دینارێکی برایم خەلی نەگەڕاوەتەوە بۆ بەغا ئەمە چی پێ بڵێم گەڕاوەتەوە نەگەڕاوەتەوە باس ئێمە دە ئیتفاقمان ئیمزا کردو لە سەردەمی عادل عەبدولمەهدیە لە سەردەمی کاظمیە لە پێش کاظمیە لە عەبادیە کە نەوت بگەڕێنەوە بۆ سۆمۆ بیفرۆشی و پارەکەمان باتێک کە ئێمە جێبەجێ ناکەین کە ئەوان کەواتەوانش بە زۆری هەڵسکۆت لەگەڵەکە حسابی زۆرینە و کەمینەت بۆ بکەن ئێمە دۆڕاوین حسابی شەراکەتی ڕاستەقینە نەکەیت لە عێراقا کورد ناتوانێت بە هیچ شێوەیە هەنگای و بڕاتە پێشەوە کە باسەکەی نابێ بڵێ من کەمینە بێ من ئەم شەریکەم کە دەستورەکە من دامناوە لە من پێکەوە دەستورمان داناوە پێکەوە لە شاخەکان و لە هۆڕەکانە شەڕمان کردووە جینا بێتە سەرەوەی کە بڵێ چی دەدەزیێبای بکەن وەڵام نانیشمان ئەبڕن و معاششمان لێ ئەبرنەوە تا ئەو ئەزمەیە کە ئێستا دروست بووە لەوەیە کە ئێمە 250,000 بەرمیلەکەمان تا ئێستا ڕادەست نەکردو ئەوانیش 320 میلیارەکەیان گرتوتەوە کەواتە یەک تیۆر هەیە سیاسەتی باش گوزەرانێکی باش بۆ خەڵک دروستەکە سیاسەتی چەوت و با بڵێن هەڕەشە و گوڕەشە قات و قڕی و بێموچەی و ئەو کەسادە ئابووری کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە نەبازارت هەیە نەسنوورت هەیە نەهاوردت هەیە ناناردت هەیە ینی هیچ ئێستا ئێمە نازانانی گەشتێتە قۆناغێک و بەڕاستی یان ئەگەر بێت و پێداچوونەوەیکی ورد بە سیستمی ئابووری خۆمانە نەکەین لە هەرێمی کوردستانە و بەغاشمان لە پشت نەبێت ناتوانین بژین ئەنی بە سەراحەت ناتوانین بژین لەبەر ئەوە ئەبێت پێشەوەی تیرەکە لە کەوانەکە دەربچێت کورد بە عقل بکاتەوە کەڵم کورد مەبەستم لە سەرجەم حیزبەکانە حیزب بە حکوومەتە سەرۆکایەتی هەرێمە پەرلەمانە دارە بەردە هەرچی هەیە خەڵک کە هاتە سەرجادە داوای نانی کرد خەڵک کە داوای کرد وتی بمێرن بە سەر بەغاوکوی کە کاک ئەحمەد باسێکە گەنجە کە هادوتی پاسپۆرتێکم بنێ با ئەم وڵاتە بکەواتە تۆ هۆکاری سیاسەتێکی هەڵەی لەکوێ لە خاکێکا کە دەوڵەمەندی خاکی کوردستان دنیاە ئەمە پیوتراوە بەهشتی عەدەن کاتی خۆ دەوڵەمەندەکان کاروان ینی عراقی داهاتوو دەگەرێتەوە بۆ شەراکەت و تەوافق یاخود ئەم دیکتاتۆری زۆرینەی کە خۆ ئاماژەت پێدا بە تەواوەتی پێ ئەکوتێ بێگومان ئێمە نتوانین ئەو ڕفتارە سیاسی کە ئەکرێت پێوتە دیبلۆماسیەت ئەگەر بەس زمانی دیبلۆماسی لەگەڵ عراقی عەرەبیا قسە نەکەین توانن بە زۆرینە و کەمینە بانکن بەژێرپی خۆیان و بەڵام ئەگەر بێت و ئەو سیاسەتی کە مامجەلات تاکە نەفرێک بوو کە لە بەغایە لەگەڵ شیعە شیعە بوو لەگەڵ سونەیە سونە بوو لەگەڵ سابیە سابی ئەو لەگەڵ یەزیدە یەزیدی بوو چۆن توانی هەموو سێکتەرەکانی ژیانی عراق بگرێتە بەردەستی خۆی وای کرد کە کەس باسی زۆرینە و کەمینە نەکردووە ئەیانوت عەرەب و کورد نەیان و کورد و عەرەب جاری وها بوو
بەم طریقی وەکو دوو برا باسییان کرد بەڵام ئێساتی تۆ وات پێ ناڵێ ئێستا تو پێ دەڵێت تۆ سبێنێ هەرچیەکت بۆ بکەم لەوانێت تۆ لە مجابێتەوە ئەمە وەرەقەیەکی خراپ بوو دوو ئەکرێت ئەو وەرەقەیە ئێمە تاویزیکەینەوە خەرە بکەینەوە ئەتەوێت حیزبی کوردستانی تاکە حیزبێک نییە کەم قرارە بە ئێستا ئەوەی کە باسەکری زیاتر لە حوت حیزب هەشت حیزب هەیە کە دەنگی هەیە و ڕەنگی هەیە و لە ناو کوردستانە چەند حیزبێک هەیە لە بەغاکە خاوەنی کورسیە ئەکری ئەمە ئەمانەمون پێکەوە دابنیشین بەرنمەیەکی کۆنکرێتی تۆکمە ئامادە بکەین چۆن هەڵسوکۆ دەگەڵ بەغا بکەین ئایا هەڕەشیان لێ بکەین هەڕەشەمان لێکردن ئایا باسی جابوونەوەیان لەگە بکەین ئەڵێ بڕۆ جابەرەوە ئایا توانین جابیتەوە ئەبێت چی بکەین ئەبێت دابنیشێ ئەو مێزێکی پێوتری دانوستان شتێک لە ئەوان وەرەگری شتێک ئەری بە ئەوان چۆن ئەو تو داوای 320 میلیارد دیناریان دی ئەکی ماگانە ئەوش داوای 250,000 بەرمی نەوت لە ئەکا ڕۆژانە کە تۆ ئەو نەنێری ئەوش ئەو کۆبوونەوە لوتکە سیاسی کە بڕیار لەناوان هێزە سیاسەکانی تەواوی عراقا بەڕێوە بچێت کاریگەریە بێ لەسەر کۆکردنەوەی یاخود کەمکردنەوەی بەشێکی ئەم کێشانەی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە بێگومان ئەوەی کە بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان سەر ئاستی لوتکە بەشدار ئەبێت بۆ بەشدارە بێت کە ئەو قات و قڕی کە هەیە بە تایبەتی لە ناوچەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کەمتری بکاتەوە بۆ سیاستکردن وایە سیاستکردن نایبێتەوە لە قەڵایەکە دابنیشیت و خەڵک لەسەرەوەسی خەڵکی بۆ خوارەوەکو مێرو لێ بیان بیری ئەبێ بچیتە ناو خەڵک ئەبێ سیاستی بۆ بکەی ئەبێ دەستی بۆ ماچکە ئەبێ بۆی پاڕیتەوە ئەو سیاستە خەڵک بۆیە سیاستەکە بۆی گوزاران بۆ ئەندامانی خۆی گوزاران بۆ شعبەکەی بۆ میلەتەکەی دروستکە کە من دابنیشم لەسەرەوە سێری میلەتەکەم بکەم وەکو مێرو لە بێگومان نازانم چیەکەن ئێستاش ئەوەی کە پێوتە هێزە سیاسەکانی عراق سەرجەم هێزە سیاسەکان لەگەڵ سەرۆک وەزیرانی عراق کە داعانیشن کۆبنەوە ئەمە پلانێکی داهاتووی عراقە بە کێشەکانی کوردیشەوە هەوڵە بۆ ڕێگە چارەیەکە بۆ دۆزینەوە بیریشنەچ عراقی کێشی زۆرە لەزم لەوە کێشانە یەکلی کێشەکان کێشی کوردە هەنی ئەوەی کە خۆشیان ئەگوزارێتیانە لێرو لەوەی کێشیان هەیە بەڵام ئەوان سیستەمی اقتصادیەکانەوە بڵم تۆکمەترە بە ئاشکران نەوتەکە دیارە چۆنی ئەفرۆشن بەچی ئەفرۆشن چۆنێتەوە پارەکەی بەڵام ئەوەی کە لای ئێمە دیار نییە ئەوەیە کە نەوتیژ ئەفرۆشین بەڵام داهاتەکی ناگەڕێت ئەو هەموو قەرزی کاتۆ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێمە بەغا باڵپشتی نەکات ناتوانین بینەوە بەڵام لێرە و لەوێ ئێستش نەچۆ بچێ کورد تا ئێستا سیاستەکەی بەم شێوە هێناوە خۆ ناکرێ هەتا هەر بەم شێوازر بی با بڕێەوە 100 ئۆپشنی کە هەیە تۆ قەرزت کردووە قەرزەکەت کەڵەکە کردووە موچە لە سابیستویشی لێ بڕی ئێستا ئەی باشەوە قەرزت چیە دێت خۆ فایدە و ئەرباحیشی ئەچێتە سەر بۆیە ئەکرێت ورتر ئەوانەی کە عقلی ئابوووریان هەیە عقلی سیاسیان هەیە بیخەنە کار ئەجینا ئێمە دووچاری قەیرانی لەمە خراپتر ئەبین بەداخۆ زۆر باشە بەڕێ زەحمەت ئەمێ دوای سەرنجی بەرنامەکە لای جەنابەت بێ ینی هەر ئەبێ هەرێمی کوردستان پێویستی بە عراق بێت یاخود بە پێچەوانەوە عێراقیش پێویستی بە هەرێمی کوردستان هەیە بڵێ لە ڕاستیە ینی هەر ئەوە نییە بڵێ هەرێمی کوردستان لە ئێستاە پێویستی بە بەغدایە لە ڕاستیە بەغداش پێویستیکی زۆری بە هەرێمی کوردستانە هەر واز لە نەوت و سامانە زەوی و ژێرزەویەکەی بهێنی هەر لە ڕووی با بڵێین لە ڕووی سیاحەتەوە لە ڕووی گەشت و گوزارەوە ینی خەڵکی ناوەڕاست و خواری و عێراق پێویستیان بە هەرێمی کوردستانە دوو سەرچاوەی گەورەی ئاودێری هەیە لە هەرێمی کوردستان ینی ئەمە کەم نییە بە نسبەت عێراقەوە بۆیە ینی ئەمە هەم لە ڕووی سیاسەتی ئەوەم لە ڕووی سیاسەتی گەشت و گوزارەوە ئەمجار لە ڕووی جوگرافیاشەوە ینی ئەم دابڕانە لە نەتیجە ئەبێتە مەترسیەکی گەورەش بۆ ئەوەی کە عێراق بە پراکتیکی دابەش بێ ینی بۆ دوو ناوچەی جوگرافی بۆیە عێراقیش ینی خۆ بەخۆیان چۆتەوە و با بڵێین بە دیوێکی ترا بیری لەم لێکەوتانە کردوێتەوە بەڵام بەداخەوە مبادرەکە ئەگەر هەش بوو بێت تاگلایە نەبووە ئەگەر جارێک لای هەرێمی کوردستانەوە بوو بێ لەو کاتانی کە هەرێم مبادری کردووە بەغدا دەست پێشخەر نەبووە لەو کاتانی کە بەغدا دەست پێشخەر بووە هەرێمی کوردستان دەست پێشخەر نەبووە بە پێچەوانەوە یعنی ئەمە بەڕای من یعنی ئەم کێشەیە تا با بڵێین چارەسەر نەکرێت قەیرانی گەورەتری بەدواوە دێ یا با بڵێین کێشەی ئەمنی و عسکەریشی بەدواوە دێ بیرمان نەچێ یعنی ئێستا تورکیا بە ئاشکرا با بڵێین خاچی عێراقی داگیر کردووە لە هەرێمی کوردستان ئەمە مەترسیی گەورەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عێراقوە ئەحزابە شیعیەکان بە تاوەتی درچیان بەم مەترسیە کردووەوە زۆریش مەبەستیانە ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان بگەنە ڕێکەوتنێکی کۆتایی بەڵام ئەوە هەرێمی کوردستانە ینی بەداخەوە ئەم با بڵێین ئەو عقدە 50 ساڵیە بەڕاستی سەری لە هەرێمی کوردستان تێکداوە ڕەنگە ڕێگریکی گەورە بێ لە بەردەم
ڕێککەوتنیی کۆتایی لە نێوان بەغدا و هەولێر بەڕای من یەکێکە لە کێشە هەرە گەورەکان کە ڕێگرە لە بەردەم ئەم ڕێککەوتنە. بەڕێز ئەحمەد ڕەفیق چاودێری سیاسی سپاس کە لە کەرکووک لەگەڵماندا بووی. هەروە بەڕێز کاروان ئەنوەر سەرنووسەری سایتی پیکۆ میدیا سپاس بۆ تۆ. سپاس بۆش. ئێوەش خواتان لەگەڵ.